بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان پێخۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک پێتان دەگەینەوە بۆ قسە و باسکردنی تەوەرێکی ڕۆژ کاویش هۆکارەکانی پشتگرانبوونی نانە لە هەرێمی کوردستان بە شێوەکی گشتی کە بەداخەوە لە ئێستادا لە هەرێمی کوردستان زۆرێک لە قەیرانەکان ڕویان لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردهبوو بەڵام ئەوەی مابوو و خەڵکی دڵی پێی خۆش بوو گران نەبوونی بەشێک لە پێداویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە ماوەی زیاتر لە 6 ساڵە هەرێمی کوردستان بەدەست قەیرانێکی دروستکراوە دەیناڵان ئەوە نانیشی چووە سەر وەکو دەوترێت زۆربەی قەیرانەکان تا حەدێک کاریگەریە نەرێنیە گەورەکەی لەسەر دروست نابێ هێندەیەوەی کە نان هۆکارێکە بۆی کە خەڵکی ترسی و دڵەڕاوکەی زۆرتر بۆ دروست ببێ ئەوەشمان بینی لە هەرێمی کوردستاندا نانیش گران کرا کە بەداخەوە چاوەڕوانەکرا لە هەرێمی کوردستان زۆر شت بەرەو چارەسەر بڕوات بەڵام بەداخەوە قەیران لەسەر دوای قەیران دروست دەبێ مام جەوهەر لە کۆیەوە لەگەڵمانە بەڵێ مام جەوهەر ئێوارە باش چۆنی بڵێت ئێوارە و باش مام جەوهەر کاکەنجا چ لە کوردستان هەرزانە بەس خوێنی کورد هەرزانە بەس چی مام جەوهەر گوێم لێ نەبوو 6 ساڵ تەمان 6 ساڵ شۆڕز 30 ساڵ دوای ڕاپەڕین 30 ساڵ حکومڕانی حەز دەکەم گوێم لێ ڕابگری 30 ساڵ حکومڕانی میلەت چاوەڕوانی ئەو ڕاپەڕینەی دەکرد کە لە خۆشترینشیاندا بژی بەڵام هەموو شتێکیان هێنا شەڕی ناوخۆ گرانی دەربەدەری نەهامەتی بێکارەبایی بێ ئاوی دوژمنداری دوژمنایەتی ساڵی 93 شتەکەیان نوێ کردەوە دیستان ئەوەی ئەولایان هێنا ئێرە ئەوەی ئێرە چۆ ئەولای ئەوانەیان دەوڵەمەند کرد کەوادی ئێستامە چ بەو دروست هەڵا پێدرێت کاقوبادی بەرەو دەرێ بریان نەفرد نەبووایە بۆ نەفرد نەبێت خاچی کوردستان هەمووی گەوهەرە بە زێرت بە سەرۆک سامانی سروشتیت بە زراعەتت بە سناعەتت بە میلەتێکی سەرۆکمەندانەی گەورە بەڵام دوو بنە ماڵەیەکێتی پارتی گەوەرە واس بینن وەرە سەرۆک سامانەکە بدەنەوە خەڵکی کوردستان وازە حکومڕانی بینن وازە ئێران و تورکیاز بینن باشە مام جەوهەر ئێمە سەر بە حکوومەتی عێراقی کاکە ئەنگوو لۆ سار محافزەتان لە کوردستان بە جیاوازدارە خێر لە پێناوی بەس حەز دەکەم جێم لە ڕابگری دەبەرەوە کەم کوشاندیتەوە پێم خۆشە با ئەو دوو بنەم باڵە بابی واس بینن من پرسیاریان لێ دەکەم با بۆ خۆشە پرسیار لە خۆیان بکەن با بێنە پێکەوە لەگە سەرکی دەکەن بە ئاشکرا بێنە ناو میلەت با خەڵک پرسیاریان لە بکەن بۆ خۆشیان پرسیار لە خۆیان بکەن ئایا بۆ وەتان کرد بۆ ئێمەتان لە عێراق جیاواز کردەوە بۆ عێراق سلفی ڕوهن دەدا سلفی عقاری دەدا سلفی زەوات دەدا بۆ لە عێراق هیچ گرانیە بۆ لێرە نییە بۆ نەفت نییە بۆ غازگران بوو بۆ بە چاوە سوک تەماشای سێری خەڵکی کوردستان دەکەن ئایا ئەو قەداری ئێوەیە نەخێر ئێوە قەرداری میلەتن لەبەر ئەوەی چاو ڕووتان نییە بێنە ناو میلەت ئاگاتان لە وەزعی خۆیان دروستکەری ئەو وەزعەنە با پێ بڵێم ئەوە ڕاستیەکەیە بەڵام ئەمن یەک شتیش دەڵێم بە ئاشکرا ئێستا کە دەنگدان ناسی هەردوو لە دەنگدان دەترسێن بەڵام میلەتیش حەق خۆیتی کە نەستە زۆر سپاس مام جەوهەر زۆر سپاس کاک مەحموود لە دووەک دەست خۆش مام جەوهەر کاتم زۆر پێدای بۆی هاوڕێیانی تریش بتوانین وەربگرین کاک مەحموود لە دووەکەوە لەگەڵما بێت کاک مەحموود ئێوارت باش والله مامۆستا ئەم هۆکارێکە هۆکاری ئارد گران بیتەوە ئانانی قەسەم بەخوا لە جەنوب ئەفریقیا ئەم مشکلە نییەوە هۆکار چییە کە لە جنوبی ئەفریقا کە قەیرانی زۆرە بۆە ڕووی تێبکردایە بەڵام لە هەرێمی کوردستان بەهۆی ئەو هەموو سەروەت و سامانە سروشتی و مرۆیی کە لەبەر دەستیاتی بۆ ئەم قەیرانانە دروست دەکرێن مامۆستا ئەو دەسەڵاتە قەت ئینیەت نییە چەخنەر بکەتەوە قەت ئینیەت نییە ئەرێ ئەگەر ئەم مشکلە ئەمە مشکلێکی بەسیطە لۆ چارەسەر ناکەتەوە چەنان گران دەکەتەوە قەیرانی ئەو قەیرانی کارەبا قەیرانی نازان چێ قەیرانی ناتوانن ئەمە قەسە ئاڵێن بە شەرمە
أما تشي دصلت أما تشي حكومة أما تشي سرودية أما تشي لا والله أما نادى الصلاة ولا شيء أمام مجرد به حاشا جنابتون مجموعة أدب سسن مجموعة حرامية مجموعة خيميجن خيني أمو ولاتي خوراوة تخل بخوة کاک محمود لە دووەکیش نان گران بووە بە هەمان شێوەی پارێزگاکانی تر والله نازانم من في نازانم بس لسرية بتحويل من لسرية بەڵێ زۆر سپاس کاک محمود لە دووەکۆ لەگەڵم بووی باوکی محەممەد لە ڕانیە لەگەڵمە باوکی محەممەد سڵاو لێ بێ ئێوارە باش باوکی محەممەد سەلامی خوارد لێ بیبرایەتی سڵاو لێ بێ ئەلو بەڵێ برایەکەم زۆر سپاس مەمنون برایەتی من هەر لە هەر وڵاتێک و لە هەر سەردەمێک و لە هەر حەدەفێک شت کە گران دەبیتن دوو هۆکاری هەیە ئەگەر سەوتت کەمێک بەرزکەیتەوە باوکی محەممەد بۆی باش گوێم لێت بێ ئێستا دەنگم چۆنە باش ئێستا باشترە ئەگەر تۆزە بەرزتریش بێ باشترە باشە بەسەر چاو چاوگەشت بێ من خۆی شت کە گران دەبیتن دوو هۆکاری هەیە هۆکارێکیان دەستکردا واتە حکوومەت دروستی دەکات هۆکارێکیش وەگرەی ڕووداوە لافاوە ئاگرا ئیشکە ساڵیە قەدەری خوای گەورەیە بەڵام برایەتی من بە دەربی ئەو برای پێشە من وتنی هەرێمی کوردستان ماشەڵڵا سەر ئەرز و بن ئەرزی هەمووی خێر و بەرەکەتە خوای گەورە داویەتی بەو خەڵکان برای من گرانبوونی نان بە گوێرەی قسەی هەندێک لە نانەواخانەکان ئارد معقولە گومرجی دەسەردا بنرێت خوا بەس زۆر بەداخەوە ئێمە حکوومەتمان نێبرایەکەی من حکوومەت ئەگەر هەبێتن لە هەر وڵاتێک نەوت گرانبی حکومەت تەداخل دەکا بنزین گرانبی حکومەت لە ڕێگای وەزارەتێکی معنیەوە تەدەخل دەکا ئار بژێوی ژیانی ڕۆژانەی هەموو تاچێکە فەقیر و دەوڵەمەند و ناوەڕاست یەکسەر دەبێ حکوومەت تەداخل بکە ئەو جا حکوومەت کە تەداخل دەکات دەبێت تەسحیەش بدا بۆ نمونە گومرجی لەسەرە دەبێت گومرگەکەی لابدا وەسایلی نەقلەکان هاسانتر کاتن دەبێت بە هەموو شێوەیەک هەوڵ بدا ئەو نانە نرخی بێتەوە خوارێ ئەگەر نێت و سەری خواردتری بێتەوە سەری خۆی بەڵام براکەم ئەو هەرێمی ئێمە خاوەنی نییە دڵسۆزی نییە ینی پێچەوانەی ئەوەی جەنابەت دەیڵێ ڕەفتارەکرێ بەڵێ ینی ئەوەی بەڕێزت باست کرد حکوومەت خۆی بە پێچەوانەی و قسانەی تۆ ڕەفتارەکات براکەی من حکوومەت خۆی گرانی دەکات لۆوەی خەڵک ڕاکا بە دوای نان خەڵک بەیانی شەوێ نووسێ بەیانی مێشتی مەشغوڵ بی بە نرخی بنزین بە نرخی کارەبا براکەی من ئەوە یەک لە چاکسازەکانی ئەو حکوومەتە تازەیە سیرکە کارەبایان گران کرد و دایانە کەرتی تایبەت ئاویان گران کرد و دایانە کەرتی تایبەت بنزینیان گران کردیە و لە شەرمان نارن دایتمانە کەرتی تایبەت دەنا دوو کۆمپانیاکەی ئەولا ئەولا ئەوش بەڕێوە دەبات باجا ڕسوماتە پارەی ژینگەیە هەرچی ئەتوو دەستی لە بۆ دەبەی کرایتە ئاگر هەمووی گران کرا خۆ بەنزیخانەی حکومی نەماوە هەمووی کەرتی تایبەتە برای من کەرتی تایبەتی بۆنی نییە لە هەرێمی کوردستان هەموو کەرتی بەرپرسە کەرتی تایبەت نییە مەسەلەن ئەو بەنزیخانەیە بەلای منە بەڵام لە ژێرەوە بەرپرسێکم لە پشتە و ئیجازەکە ئەو وەریگرتیە من یا فەرمانبەرێکم یا شەریکێکم بە نسبەیەکی سەتابیست هەرێمی کوردستان بەرەو ڕئیسمانیەتێک دەڕوا طبقەک دەکەوتە ژێرەوە طبقەش دەفرتە ئاسمانێ بەڵام ئەوە زوڵمە خوا قبوڵی ناکە قبوڵی ناکە ڕۆژێک دادێ بەلینگە نەعلەکانیان ڕناگەن ئەوە ئێستا نانگرام بۆ خەڵک تۆزێک بەڵێ زۆر سپاس باوکی محەممەد لە ڕانێ کاتی زۆرم پێدای زۆر سپاس کاک پشتیوان لە سەی سادق وەرەگرم بەڵێ کاک پشتیوان ئەلو مەرحەبا زۆر سپاس کاک پشتیوان ئێوارەتان باش زۆر سپاس ئێوارەی جەنابیشت حەزم کرد لەسەر تەوەری بەرنامەکەتان هەندێشت بڵێم بەڵێ من پێم وایە ئەم حکومەتەی ئەمە داماوە بەسەرە هیچ شتێکی بەدەست نییە ئەو سەردەمانێک بوو
باجیان وەرئەگر لە خەڵک ئێستا ئەم حکومەتە باج وەرگرە هیچ کەسێکیان هیچ شتێکیان بەدەست نییە تەنها باج وەرەگرن بۆ وڵاتانی دەوروبەر و بۆ وڵاتە شتیمیەکان هیچ شتێک نییە لەم وڵاتە کە بتوانن خۆیان کۆنتڕۆڵی بکەن کۆنتڕۆڵکردنی شتەکان لەدەست خۆیانە نەماوە هەمووی بەرژەوەندیە بۆ مانەوەی خۆیان باج وەرئەگرن لەم میلەتە داماوە تەسلیمی وڵاتانی چواردەوریانەکەن تەنها بۆ ئەوەی بمێننەوە هیچ شتێکی تر ئەنا هیچیان بەدەست نییە ئەوان دەستیان بەسەر ماڵ و مناڵی خۆشیانان ناڕوات قڕ بەسەر ئەم میلەتە کە ئەمانە بۆ بەرپرس و بەسەر کردیان بەڵێ زۆر سپاس کاک پشتیوان لە سەی سادە کاک محەممەد لە سلێمانی وەرەگرم کاک محەممەد ئێوارت باش ئێوارە باش سەلام عەلەیکوم کاک محەممەد ژیان بەڵێ ئەلو بەڵێ کاک محەممەد فەرموو ژیان باشی براکەم زۆر سپاس چاوەکەمی وەڵای حەزێت نەبێت زۆر دەمێکە پەیوەندیەکەین چەند مانگە بێ بەردەستمان ناکەوێت ئەگەر یەک تۆزێک کاتم بیتێ مەمنونتە بم ئەگەر بە کورتی بێ و فەرموو دەیشە دەستەکانی خۆش بێ سەبارەت با بێمە سەر ئەم کەناڵی خۆتان ئەگەر من ئەگەر سەوتە بەرزکەیتەوە بۆی باش من جۆم لە تۆ بێ مەمنونم ئەلوگیان جۆ لێم ئێستا ئەگەر سەوتە بەرز بێ باشترە ئەلوگیان ئێستا فەرموو ئەلو گیان پێشەکی دەستخۆشی یەکەم ئەگەر من بێت و بەڕێوەبەری ئەو کەناڵە بوومایە یەکەم شجارە وشەی حکومەتبوونم تەرکە کلیەکان هەموو جارێ وشەی حکومەت ناو حکومەتبوون مێنە حکومەتی چی تۆ دوو ئاقا و دوو دەرەبەکەی هەیە تۆ هەقا بۆ ئەوەی کە ئێوە حزبێکی مەعارەزەن نەشیاوە بۆ ئێوە وشەی حکومەتداری بەکاربێن نەبێ بڵێن ئاغا و دەرەبەکەکانی کوردستان باشە سەبارەت بەوەش کە هۆکاری گرانبوونی چی هەتاوەکو ئەو دوو ئاغا و دەرەبەکە بمێنن ئەبێ گرانی و برسێتی و قات و قڕی تۆ هەر هەبێت میلەتی شانی هەڵی ئەگرێ هەر دوێنێ پێرێ ئێوارە بوو کەی بوو جانتا هەڵگرێتە ئەڵێ خۆزگە نەوت نەبووایە ئێ جانتا هەڵگرتووە تێرێ خواردووە لە نەوت با ناوزڕاندن و تەشیری تیا نەبێت کاکیان بۆ ناوزڕاندنە کاکە ئەی بۆ تۆ پێشکەشکارێکی ناسی ناکەی لە هەواڵەکانە بڵێ سەرۆی تێگری سەرۆکی حکومەت تۆ تێرێ خواو لە نەوت ئاخر بۆ ئەڵێ خۆزگە نەبووایە زۆر باشە ڕەخنەکانت بگرە ڕەخنەی خۆت بگرە بەڵام با نەچێتە بابی تەشیرەوە چکە تەشیرمە ئێ بۆ تەشیرە کاکە بۆ عنی ژێرکی من نەوت بێت بڵێ خۆزگە نییە جۆم لە تۆیە کاکە گیان ببوورە باشە فەرموو بۆ تۆ جێگری سەرۆکی حکومەتێکی بە منی بە من ئەڵێ خۆزگە نەوت نەبووایە ئەی کوڕی باش ئەی کوڕی باوکی خۆت ئەی دوێنێ کە تێر و پڕتان لێ خوارد و بۆ پشتا و پشتێ بەجێهێشت کوڕەوە نیحمەتی خوارد و تۆ نەتوانی ڕەتی ئەوە بکەیتەوە کە بڵێ خۆزگە نەبووایە اینجا کاکە واز بێنە هەر سۆران عمەرەکەی ئێوە بوو لەگەڵ عەلی حەمید ساڵحەکە بەس احترافم بەو جوانە کرد کە خیرەتیان کرد جورئەت کە بابەش میلەت شانی هەڵی ئەگرێ میلەت حەزی بەوەیە پێگەیە کێشەی نییە بەوە ئەو لە ئیعلانی شەڕی لەگەڵەکە بە ئابووری بە اقتصادی بە ئەخلاقی بە فەسادی بە هەموو شتێ وەرە بزانن ئاکامێ جەماوەر چییە لە سەفا 95%ەکەی جورئەت و خیرەتێکی هەیە 95%ەکەی دەستی قسە سەرسەری و ورتەی لێوە نایە ئیتر تۆ ئاسمی سەر دەقوتی لەگەڵ ئەمەسایە چی پێ ئەڵێ خەڵک دانیشتووە چی بۆ خۆپشاندان داواکاری بابە ئەی بەدانی شەمەسو ئێ بۆ حەقی تۆیە کاکە تۆ بۆ داوا ناکەیت هەر ڕەخنێک لەو قسەی خۆت کە بەڕێ سەڵەی تەشیر مەکە کاکە بۆ تەشیرە نا کاک محەممەد ئەزانی چییە پێم ئەڵێ ڕاوە پانتایی ئازادیەکان سنوورێکیان هەیە وانە گیان ئازادی تا ئەو ڕادە ئازادیە کە سنووری بەرامبەر پێشێل نەکە بە تاکید خۆ زۆرمان ئازادی پێشێل کراوە بەرامبەر خەڵک و ئەوەی بەڕێزت باسیەکەی تەواو لە ناخی جەنابەت تێگەم بەڵام هەمان ئەم ڕەخنانە لە بەرامبەرکەی گرین بۆی بگاتە جێی خۆی بزانێت کە میلەتێک هۆشیارە بە شێوازێک ڕەخنەکاگرێت کە لە جێی خۆیاتی کاتێک ینی لە قورئانیشا باسی ئەمە کراوە کاتێک ڕەخنە لە بەرامبەرە گریت و ئەتەوێت شتێکی لێ ڕاستکەیتەوە بێ بە مەوعیزە و حەسەنە بێ ڕێگەیەکی ڕاست و دروست بیڵێ بۆی نەچینە و ئاستەوە کە ڕەخنەکانمان ینی ناوزڵاندنی تیابێ پەیامەکەت گەیشت زۆر ڕوونە دەست خۆش بێ کاک محەممەد لە سێمانی زۆ سپاس بۆ وتەکانت باوکی ئەحمەد لە سەی ساق وەرەگرم باوکی ئەحمەد باشی بەڕێز زۆر سپاس وەڵا
پێش قسەکردن یەک پرسیار بچوو ئەگەر بزانی پارتی یەکێتی بەردووسیان چەند کورسیانەی لە پەرلەمانی کوردستان تێنەگەیشتم وەڵا باوکی ئەحمەد ئەلان پێشەوە قسەکەموتم هەروە پرسیارەکە بۆ ئەوە معلومە پارتی 45 کورسیە وتم بە پارتی و بە یەکێتی چەند کورسیەکیان هەیە بەڵێ من ئەڵێم بابەتەکە بابەتی گرانبوونی نانە ئەمڕۆ بۆ ئەمڕۆی ئەم میلەتە بێدەنگ و ڕازی ئێمە خەڵک یعنی ئەڵێ شەژنان گران بووە من ئەڵێم گران نەبوو بۆ ئەم میلەتەی ئێمە 2 نان 4 نان باشە 1000 دینار یعنی بۆ شێوە بێت باشە چونکە یعنی میلەتێک 30 ساڵە حکومڕانیکی ئەمانە تاقی بکەیتەوە موچە و مەعاشی خۆت کە ئیش و کار و کرێکاری بۆکەی پارەکەت نەداتێ نەوتی سپی لە عێراق بۆ دێ تەوزیعێکا بۆ خەڵک ئەیتا بە موژدە و ئەیتا بە هەڵایەک لەم ڕۆژانارێ باوزین دێ لە حکوومەتی عێراقی و لە تەوزیعەکەی وەکو ئەمانە حکوومەت بە نەمایەت وەک دوکانی بایعیان هەبێ لێ تەوزیعەکەی مەسائلی موچەی خەڵک وەکوتم بڕیویانە ئەوە ئەگەر 200 ملیارەکە لە بەغدا بێت موچە لێ بڕینەوە درێ لە مەرزەکانە وەمەڵێک کۆمپانیا دانراوە ئەم کۆمپانیانە دێت بە ئارزی خۆی کە بەناوی کوالێتی کۆنتترۆلی و یەکێ نازام دەرمانە ڕێژێ و یەکێ وەختی بچووک بۆکە پارێکی بۆ کۆکردۆچی هەر یەکە بە ئارەزوو لە سەیتەرەکانە پێچی داناوە هەمووی میلەت ئەدۆشێ یعنی پێم سەیرە ئەم خەڵکە بڵێ وەڵا کاتی گیان بەم حکومە یعنی خەڵک هاواری لێ بەرزبوو بڵێ بۆ شەژنا ئەی کاکە خۆ ئەی یعنی بانزین معنای هەیە یعنی بانزین لە من ئەچمە خوارە جارێ لە کەرکووکی جوانە لیتری بانزین بە 450 دینارە لێرە ئەچێ بەرەو 1000 دینار ئەمە خۆ حکومەت ئەزانێ ئەمە چێ گرانی کردووە بۆ گران بووە یعنی هەر کێشەکە هەر نان نییە هەموو شتێک لە وڵاتە کەوتوتە دەست کۆمەڵێ خەڵکی بەرپرس کە ئەم حیزانە بەتایبەت پارتی وەکێتی ئەمانە حکومڕانن پشتگیریانەکەن کەسی نییە کەواتە خەڵک خۆیەتی یعنی خەڵک خۆیەتی ئەم شتانی گران کردەوە بۆ ئەڵێن بە پارتی و بە یەکێتی نزیکی 65 کورسی 70 کورسیان هەیە ئەڵێن کاکە تەزویری کردووە وا گریمان بە هەردووکیان 15 کورسی کورە 20 کورسی گەردو دانازێرێ تەزویریان کردووە ئەی 50 کورسی یعنی تۆ 30 ساڵە ئەمانە کارەبا و ئاو و نان و بانزین و نەوت و هیچ شتێک نەبێت لەم وڵاتە موچە و مەعاش نەبێت 50 کورسی بێنێ ئێمە چ میلەتێکە وەڵا میلەتێک بۆ باشە یەک لیتر بانزینی بۆکەی بە 1500 دینار یەک 2 نان 3 نانی بۆکەی بە 1000 دینار نەوتی نەدەیتێ کارەبای بۆ هەڵ نەکەی ڕازیە یعنی تۆ خەریکە کاک باوکی ئەحمەد خۆ خەریکی شەوای لێیە ینی بەشێکی هاتۆتە دی و قسانی بەڕێزت دەست خۆش بێ زۆر سپاس بەو هیوای کە میلەتیش ئەم ڕاستیانە کە دەبینێت تەنانەت ساڵانی پێشوو ئەو وترا خۆزگام و ساڵی هەڵبژاردن بکرێ بەس ئێستا نزیک بووینەتەوە لە 2 مانگ هەڵبژاردنی ماوە بەڵام گویان لێ نییە قەیران دروستەکەن شت گرانە بێ بەداخەوە کە باوکی ماکوانم لەگەڵە لە بازیانەوە مامۆستا بەڕێز سڵاوی خوا لێ سڵاو لێ بێ باوکی ماکوان ئەم کاتەی بەڕێزتان بازە زۆر سپاس مەمنون دەستە خۆشی وەڵاهی مامۆستا گیان هۆکارەکانی پێش گرانبوونی نان من وەکو هاوڵاتێ بە بڕوای من ئەمە هەنگاونانە بەرەو دەوڵەت بوون هەنگاونانە بەرەو پێشکەوتن ملەتی کورد بەرەو پێشە ڕوا دەسەڵاتی کوردی بەرەو حکومڕانێکی باش و باشتر ڕات الحەمدوللا ینی ئەگەر وا بێ باشە بەڵە بەڵە وابێ دڵنیا بۆ وابێ ینی لەو قەناعەتیان یەک ڕێفرادۆمێکی کە بکە داوا لە سەرۆغەکەم ڕێفرادۆمێکی تر یەک ڕێفرادۆمیکە ئەنجام دا کۆتا ینی باوکی ماکوان ئەگەر بە گرانبوونی نان بوایە زۆمان وت با نان گران بێت بەڵێ مامۆستا گیان جۆ لە برای خۆت بگرە پێم خۆشە ئەوەی جۆبیستیان قسانی منە باشۆ بۆ بگرێ ملەتی کورد باوەڕکە هەتا یعنی لە هیچ مێشوەکە ئەوانەی ئێستا بێ پشت و پەنا و بێکەس و بێخاوە نەبوو ملەتی کورد گەلی کوردستان لێ زوڵم لێکراوە کە بە هەمیشە لە هەموو سەدەمێکە هەر سەوساوەتە زوڵمی لێکراوە ئێساس بە قەناعەتی من ئێمەی کوردوای کڵاوی بابردوو کەوتوینە چاوەڕێ ئێوارێکی کە خۆری و کاسەرێکی هەڵنایە بەداخەوە نازم ئەمە لە داتاکەی وەشارە بێتەوە هەتاکەی چاوکراوە بێ هەتاکەی لەم وەسعەت تێناگا میلەتێکە 70 ساڵە بەدەست سەرۆکی خۆی و ئەناڵێنێ بەدەست حاکمەکانی کوردی خۆی و کوردستانی و ئەناڵێنێ لە برسا ڕۆژە بەرزی گرانە ڕۆژە کارەبانی ئاو نیە قەیرانە
وەزیکەتی پەروەردەوە ئەو تەندروستی لە وێرات لە ڕێگاومانە نییە دیهات هەمووی کاول کراوە بەس ئەوەی ماوە خەڵک کەنە ژوورێکە واگرێکی تێبە دەرەوەکو ڕێی تۆلێکی تەپونۆخانەگری بەس ملت ئەوەی ماوە حکومەت ئاوای دێتا ئەدێ ملەتی کورد لەیسەر و داوەشار بێ بزانێت دەنگ بە چیەدا چیەکە بە پێشەوای خۆی چیەکە بە حاکمی خۆی بۆی لەم قەیران و نامەتە ڕزگاری بێ داوا لە گەلی کوردەکەم مایەشی وا بۆ ڕزگارن خوانێکی لایکەنەوە یان بۆ بەهەشت یان بۆ جەهەنەم ئەمە کوردی مەسەلەکە دەستخۆشی لێک بەڵە زۆر سوپاس باوکی ماکوان لە بازیانەوە بەشێک لەو کۆمنتانەی کە هاتوون بۆ دیجیتال میدیای پەیام هاشم عەبدوڵڵا دەڵێت هەبوونی دەسەڵاتێکی گەندەڵ و دس هۆکارە بۆ گرانبوونی هەموو شتێک ڕێباز ئەحمەد دەڵێت ئەیانەوێت خەڵک مەشغوڵکەن بەنانەوە دوای گرانبوونی بەنزین ئەمانە هەمووی پیلانە بۆیە بۆ بەلاڕێدابردننی خەڵکیە بۆ لە بیربردنەوەی شتەکانی دیکە قادر محەممەد دەڵێت هەموو گرانبوونێک بێباکی حکوومەتە لە خەڵک محەممەد ئێمن دەڵێت لە ماوەی 30 ساڵی حکومڕانی کوردی ساڵ بە ساڵ قەیرانەکان زیاتر دەبێت سروش مەولود دەڵێت هۆکاری سەرەکی چاوبرسی بەرپرسەکانە کە بە هیچ تێر نابن کامەران عەلی دەڵێت هۆکاری ئەوەیە دەیانەوێت میلەت برسی بکەن بۆ مەرامی سیاسی خۆیان محەممەد جەزا دەڵێت نەبوونی حکوومەتێکی بە ئاگا لە ژیانی هاوڵاتیانی هۆکاری سەرەکی هەموو قەیرانەکانە بەداخەوە کە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان یەک قەیران بوونی نییە زۆرێک لە قەیرانەکان بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتوتەوە لەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان دەست و پەنجەی نەرم کردووە لەگەڵ هەژاری و نەبوونیە کە لە دوای ڕاگەاندنی سربەخۆی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانەوە تووشی قەیرانی دیکە بووین کاکدارا لە عربەتەوە کاکە گیان سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام و ڕەحمەت الله من زوو پەیوەندی یەکەم جا خوای گەورە بیکە قسەکانم جێ بگرێ بۆ خەڵکێک کە باوەڕی بە قیامەتە بێ بەڵێ ساحەبی بەڵێبی ئەزیزی من برای من 100 جار وتومە خوای تەبارەک و تەعالە بە تەنیا تاک جیا ناکاتەوە بە کەمی وەکو فیرعەون هامان سەمود ئەصحاب السەبت ئەمانە کافری گەورە و مطلقن بەڵام ئەکسەرێتی خەڵک خراپێن ناوی ناوە قەوم خوای گەورە فەرمی هەر قەومێ لەگەڵ قورئانە نەبێ لابا لەم ڕێبازەی من دوو بەرگەکەم بە بەرگە یەکەمیان بەرگی برسێتی بەرگی ترس ئەمڕۆ هەردووکی بە عالەمی ئاشکرا هەیە تۆ سەیری تەلەبەیەکە چەند دەرسی هەیە لە مەکتەب ئەگەر لە دەرسێکە ناجح نەبێ ئەکەوێتە دوای کۆتایی دەوری دووەم بەڵێ ئەکەوێتە دەوری دووەم ئێگەر ئیکمال بوو لە پۆلە ئەمێنێتەوە مناڵە ورتکە یانە مەرحەلەکەی ئەو لەگەڵ ئەوانە بێت 30 ساڵەوە ئیمتیحان کەوێت وردە فەسڵەکە ئەم میلەتەش دەرسی هەیە خوای گەورە دایناوە دەرسی زینە دەرسی درۆ دەرسی بەتڵ دەرسی سوو دەرسی دووڕووی دەرسی جاسووسی لەمانە نابێ ئیکمال بێ بە بەڕاستی وەریگری ڕەحمە لە قەبری خزمێکی من ئەیوچی ئەو کاک دارامون بەڵێ ئەو جاشی تەواو بە پێشمەرگەی تەواو بە مامۆستای تەواو بە مامۆستای تەواو بە مامۆستای مزگەوت یعنی هەردوو مامۆستامان هەیە کە ئەمڕۆ هەردووکیان خوا لە خوارەوەن کاکی من خەڵک لە کوێ پێکاتوە لە چی پێکاتوە ئاسایشە پۆلیسە دژە تیرۆرە مۆزەفە منم تۆی کولی یەکێکمان بە حەزمی خۆمان ئەومان بەرەکەوێ جۆ لە منە قسەکە مەگات بەڵێ ئەزیزی من ئێستا وشکە ساڵیە تۆ خەمی دوان و شیان و سواری کە بخۆ کێ لە پشتەمەوەی کێ لە پشتە کردداری خەڵق خۆیەتی خوای گەورە فەرمێ سەرتان ڕوون مەکەن سەری ڕووسکە سەری پاسۆڵی تەسەکە سەری ماکسی تەسەکە ئەنجا ئەم فەیسبووک و ئەم حەڵقانەی ترکە لە کوردەکانە لێن ئەمانە کۆبۆتەوە بەسەرێکە و گەیوە بەم ڕۆژە ئەمە یەکگیرای یەک شەخص و یەک سەلام نییە بەتەنیا برای ئەزیزی من خوای گەورە فەرمێ زۆر باشە قسەکانت جوان کاکدارە چارەسەر چییە ئەبێ میلەت چی بکات چارەسەر من پێ دەڵێم گەڕێتەوە بۆ قورئان کاکە چەنە پیاوی ئەوەنە خۆ دەرخات چەنی قسە پێ درۆمەکە ئەوەنە بڵێ چەنێ لەبارە ئەوەنە زیاتر عەزیزی من بەنی ئیسرائیل خوای گەورە حەزرەتی موسای بۆ نەجاتی بوو لە دەست فیرعەون بەڵام خەڵکەکە خۆی بۆ بە فیرعەون بۆ خۆی کاکە حەزرەتی موسانی قورئانێ هەیە
دەپا خوا من نمونەیەکە دێنێ با خەڵک گوێ لێبێ کێ قوڵەکە تەوالەتی ماڵەکەی خۆی پیش بێ دەسێری تەوالەتەکانی مزگەوتەکەکە چەنە پیسە بەلوحەکانی گەڕ بووە مزگەوتی حەومشەوەری هەیە ئەمە خەڵک نییە ئەمە یەک دوو ئەزیزی مەسێری مزگەوت کە خەڵک نرخی نازانێ ئاگا لە منە سوخوا با تاویکەم پێم نەبڕی ئاگا لە منە بەڵێ جۆم لێگرت سێری مزگەوتکە کاتێکی لە دەرگانای تەفتیشێ ناکەن موبایل لە دەماسێ لێو ناسەنن دەستی سەرعاو بوو ئەچیت نەبوو نان و ماسێک پێ لە سوچێکی مزگەوتەکای خۆی نەبوو لە شوێنەکە ڕاکشێ چەنە عەزیمە کێ پیاوە خۆی بە پیاوزانێ خۆی کا بە ماڵی خزمێکە لە دەرگانە خۆی کا باو دەستەکە بڵێ دەستی سەرعاومێ ڕووی نایە ئێمە قەدری ئەمانە ناگرین بۆیە گەرتەوە بە مەرحەلە وای گەڵ ڕەحم بۆ خەڵکە کات چارەسەرەکەی وێ ڕوو کاتەوە قورئان چیەوێ بە قسەیکە بەڵێ زۆر سپاس کاکداران لە عربەتەوە زۆر سپاس ماڵاوە بێخواپیس زۆر سپاس چەند کۆمنتێکی تر دەخوێنینەوە کۆمنتەکان زۆرن حازم علی دەڵێت هۆکارەکەی وێ ئێستا حکوومەت تەنها هەوڵی زیادکردنی داهات هەیە مامۆستا ئارام دەڵێت با گومرگ لەسەر ئارت هەڵگرن و ئاشەکانی کوردستان گەنم بە کۆلەتی باش باڕن بۆ ئەوی نان گران نەبێت بەناز حەسەن دەڵێت ئەم دز و گەندەڵانە بە هیچ چاویان تێر ناخواتەنا گڵ چاویان تێر دەکات هێمن علی دەڵێت هۆکارەکەی بێدەنگی خەڵکە بە هەموو شت ڕازیە معرف علی دەڵێت هۆکارەکەی وێ بەرپرسەکان خۆیان بازرگانی بە ئاردەوە دەکەن بۆیە گران بووە خۆی لە حکومڕانی ڕەشیددا دەبێت سیاسیەکان بە هیچ شێوەیەک توخنی بازرگانی نەکەون بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە سیاسیەکان کۆمپانیان هەیە و زۆربەی حیزبەکان کۆمپانیا و تەنانەت لە ناو حیزبەکانیشە بەرپرسەکان کۆمپانیای خۆیانیان هەیە ئەمە ئەگەر بە قانونی ڕێک بخرێ کەس ڕێگری لەمە نییە بەڵام نابێت بیکاتە هۆکارێک بۆەوەی کە پارە لە گیرفانی خەڵک دەرکێشێ بیکاتە هۆکارێک بۆ خۆشگوزەرانی کۆمەڵگەکەی کۆمپانیا هەر شتێک لە هەر کۆمەڵگەیەکا بێ بە یاسا ڕێک بخرێ بە شێوازێکی تایبەتمەند بۆ خزمەت گوزاریەکان بە شێوازێکی عادیلانە و لە ڕێگەی تەندەراتەوە بە هەر کۆمپانیاک بدرێت ئەمانە واردن ئەمانە نیشانەی پێشکەوتنن بەڵام بەداخەوە لێرە تەنها بۆ ئەوەیە چۆن قازانج بکەن ئیتر بە هەر ڕێگەیەک هەیە کێشە لەمەدا نییە بەداخەوە کە ئێمە ئەمە ئەبینین کاروان مەحموود دەڵێت حکوومەت هیچ هۆکارێک نەماوە نەیکان لە پێناو برسیکردنی خەڵکیدا غەفور مەحمی دەڵێت هەتا خەڵک بێدەنگ بێت قەیران لە دوای قەیران بەردەوام دەبێت سەردار حەسەن دەڵێت بێدەنگی خەڵک و بێویژدانی بەرپرسانە ئەم دۆخەی دروست کردووە و زۆرێکی تر لەوانەی کە باز دەکرێت هەڵبەتە بازەوە کراوە کە باجێک خراوەتە سەر ئارت بۆ ئەوەی کە لە بەرامبەریشدا ئەو ئاردەی دێتە هەرێمی کوردستان بە گرانتر دەفرۆشرێتەوە ئەوانیش دوجار نانەوە و سەمونخانەکان کە دەیکڕن ئەو بەو بڕێی کە بۆیان دیاری کراوە لە پێشترە بۆیان دەرناهێنێتەوە کە ئەبوو حکوومەت خۆی هاوکار بووە بۆی کە ئەگەر ڕێگەیەکی ترە بێ بۆ گرانبوون ئەمان کاراسانیان کردایە کۆتا پەیوەندیمان کاکەنگاو لە چۆمانەوە بەڵێ عەلەیکە سەلام کاکەنگاو زۆر سپاس کاکەنگاو من جۆم لە هیچ نییە ئەگەر دەنگت بەرز نەکەیتەوە کاکەنگاو یارە شوێنەکەم وایە دەنگم بێ سالار ئەلۆ یەک تۆ سەوتە بەرزکەی ینی یان شوێنەکەت بگۆڕیت مەمنوونە بین بەڵێ شەبەکەکە تەواو نیە ناسێنێ ئەو شوێنانە مشاپداخە شەبەکەکەی تەواو نیە بەڵێ جان دەنگم بێ خراپ نییە بەڵام ئەگەر شوێنەکەت بگۆڕیایە بۆی سەوتت بە سافی بگەیشتایەتە لە ئێمە باشتر بوو فەرموو بەڵێ شەمانەت بەنان گران بوون
ئێمە هەریان گران بۆ نییە ئەوە هەموو قەیرانەکانمان بەسەداهات ئێمە لەلایەن ئەم دەسەڵاتەوە کوژرانی ئەم دەسەڵاتە لەنەوەتیەک کە ڕاپەڕیکرا چەند کەسێک لەوانە کە بەرپرسن هیچیان نەبوو لە کۆرەکانیان لەبەر بوو حتا خانووی ماڵەوەشیان نەبوو لە سوورەکانی ئێرانە فرێکاریان دەکرێت لە باغەسێوەکانە ئێستا خانووەکانیان لەسەر هەزاران مەترە ئێستا ژێرزەمینەکانیان سەری زێڕ و پارەیە ئێستا بیابێنە نەخۆشخانە تایبەتەکانیان کە ڕۆژانە چەندین دەسەر رابن ببینە هەموو کۆمپانیەکان بە کۆمپانیای موبایلەکانیانەوە خەتەکانەوە بە کۆمپانیا خاتەکانەوە بە تەمەتوێەوە هەرچی ئیشە هەموو لە بندەستی کۆمەڵەکەکە بدایە خەڵکی کوردستان من ئەوە نەفنان ئەمڕۆ نازانم یانی ئێوارە چ بکرین بۆ بیانی سبی بۆ نیوەڕۆ سبی ئەوانیش لە شەهانەدا ئەژین دڵنیا بە ئەمۆن ئەسەر نادرێت چۆن خەتی هێڵی 36 کورجە کۆسڕەوەکە وڵاتان هاتندایان نابوو ڕژێنی بەعد کە لەم سنوورەوە نێتە پێش با ئەمڕۆژ ئەم وڵاتانە بێن ئەم دەسەڵاتە لەکۆ ئێمە بکەنەوە ئەمڕۆ یەک ژوورە خانی پێ ناکرێ فەقیر دەبا یەک ژووری دروستکە بۆ منداڵەکانی جێوەڕێنیە پێدا دابنیشیدا بەڵە زۆر سپاس بۆ کاکەنگاو لە چۆمانەوە لەگەڵم بووی زۆر سپاس کۆتا پەیوەندیمان بوو بەڵە بەڕێزان بەڵێ تەوەری ئەمڕۆمان تایبەت کردبوو بە هۆکارەکانی گرانبوونی نانەوە لە هەرێمی کوردستان کە یەکێکی ترە لە قەیرانە نوێیەکان کە لە هەرێمی کوردستان سەری هەڵداوە و بەداخەوە لە هەرێمی کوردستان دەبوایە خەڵکی ئەوەی گرفتی نەبوایە بوونی قەیران بوو و ئەم قەیرانانی کە دروستیش دەکرێت خەڵکی متمانیان بە حکوومەتەکەی خۆیان نەماوە چونکە ئێستا هەرێمی کوردستان زۆر لەوە زیاتر دەتوانێت دۆخی دارایی دۆخی ژیان دۆخی خزمە گوزاریەکان باشتر بکات لەوەی کە ئێستا دەیبینین هۆکارەکە هۆکاری زۆری لە پشتە بەڵام دەبوو حکومڕانیەکی ڕەشید بیتوانایە ئەو هۆکارانە وەلا بنێت بە ڕێگەیەکی باش حکومڕانی خەڵکەکەی خۆیان لە هەرێمی کوردستان بکردایە کە هیچ نەبووە بەشێک لەو قەیرانانەی کە دروستکراون لە گرانبوونی بەنزین لە گرانبوونی نان وەکو حکوومەتی عێراق بەڕێیان کردایە کۆتایی کاتەکەم نەما زۆر سپاس بۆی کە پەیوەندیان بە بەرنامەکەەوە کرد سپاس بۆوانی کە تاوەکو ئێستاش بینەرمان بوون بەخوای گەورەتان ئەسپێرم کاتژمێر 8 لە گەشتی هەواڵەکان پێتانەگەم بەخوای گەورەتان ئەسپێرم